دەم باش تەماشاوانین gelekê جاردەم بۆ بەردەمەیەکی خەلیل gelek بخێر بێن تەوەرە ئیرۆژەیەک پرسا گومرگا ئیبراهیم خەلیل و هەڵویستی پەرلەمانی کوردستانê di niha de gomurga İbrahim Xelîl ku weke dergehekê nêvdewletiyê hedûdî tê yê berniyase û dikeve bajarê Sinûrê bajarê Zaxo. Ev dergehe dergeheke stratejîk e ji bo anîn û birin an ku hawirde û şandina kelûpelan. Her wiha xwedî dahatekî gelek e her li salên notan heya niha lê piştî serhaldana xelkê Kurdistanê heya niha. Ev dergehe dahatekî gelek hebûye. Lê pirsa wê heya niha ev dahatê gomurga İbrahim Xelîl nezalale. Gelek caran ji aliyê hind çavdêrên wê rewşê bi taybetî ya herî dawiyê Seyîd Ekrem ku berpirsê asayişa gomurga İbrahim Xelîl yê berê ku di dîdarên xwe yên çepemeniyê de bi taybetî lê gel bername tatê yê NRT wasa xwe kir bû ku dahatê gomurga İbrahim Xelîl yê ne diyar e zalanîna rewşa vî dahatî gel û wî jî destî şekir bû ku ev dahate bu hind berpirsên bilindên Partiya Demokrata Kurdistanê di çervala Parlemanê Kurdistanê jî piştî van da xwaniyên Seyîd Ekrem biryar dan ku lijnek pêncî kesî hate pêkenînê li tevaya fraksiyonê parlemanî. Vê lijnê daxwaz kirin ku dîvdaçûnek bû wê pirsê bête kirin gel û dahatê gomurga İbrahim Xelîl berevkî ve çît û bû kîrek çît. Lê ew daxwazkariya van her pêncî parlamenteran ji jariyê serokê parlemanê Ersalan Bayez ve hate radkirin. Daxwaniyekî ji dayekîş endamên vê lijna pêncî kesî ew ku ev yadaşta îmza kiribûn dana parlemanî ragihand ku hiç hêceteke yasayî nîne ku serokê parlemanî vê yekê rad dike û pêwîst e li ser hemû pirsên giring ku taybet bin bi rewş û jiyara xelkê ve lêpêçîn li ser bêtekirin bi wê yekê ku parleman weke saziyeke teşrîeya bilind heye. Pirsê gomurgî İbrahim Xelîl barêzan û helwîstî Parlemanî Kurdistan. Yekem peywendîşman Recep li Akirê. Ayek Recep fermo. ئەو کاتت باش بەڕێز هەموو کاتێکت خۆش حاڵم لەگەڵتان بەشداری دەکەم ئەمڕۆ ئێوارە زۆر سپاس ئێمەش خۆشحاڵین فەرموو دەست خۆش بێکەوە تەورێکی زۆر لە جێگەی خۆت داناوە سەبارەت بە گومرگی ئیبراهیم خەلیل و هەڵوێستی پەرلەمانی کوردستاندا ئێمە ئەوەی ئەبیستین کە پێشتر بەڕێوەبەری گومرگی ئیبراهیم خەلیل کە لە کار لادراوە و باسی کردکە داهاتی ئەم گومرگە بۆ حکوومەت ناسێتن و بۆ کەسێکی تایبەت ئەچێتن بەڵام دیار بوو ئەم بەڕێزە لە دوای ئەو قسەکانی یەکسەر دەستگیر کرا لە هەمان کاتدا کە پەرلەمانی کوردستان کە ئەندامانی پەرلەمانی کوردستان من هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم کارێکی زۆر باشیان کرد کە هەولیاندا کە لێپێچینەوە بکرێ بەڵام دیارە کە 50 ئەندام پەرلەمانی کوردستان کە نەیتوانی لێپێچینەوە بکە ئەوە بەڕاستی کارە ساتە دەبووە سەرۆکی پەرلەمانی کوردستان بەدوەداچوونی بکرد باە بەڵام کە بەدوەداچوون نەکە دیارە ئەم قسەی ڕاست ئەگەر نەبوو بەدوەداچوون ناکەتن بەڵام هیوا خوازم دەرێن یاسای چونکە یاساگەر لە پەرلەمان سەروەر نەبێت لەکوێ سەروەر دەبێتن کە لە پەرلەمان یاسا نەچەسپێ لەکوێ یاسا دەچەسپێتن دەبووە سەرۆکی پەرلەمان خۆی یاسای جێبەجێ بکردبایە ئینجا خەڵکانی ترستاویان لێ بکردەوە یاساکیان جێبەجێ بکردبایە باوکی پەیام لە شاری سلێمانی باوکی پەیام فەرموو کارێوارە باش باشتر بۆ بەڕێزت زۆر سپاس وەڵا سەرەتا پێشوی بێمە سەرتەوەرەکە پێم خۆشە بە چاوڕوونیەک بۆ کاک محەممەد کە دوێنێ لە شەقڵاوە بەتحاڵیبوونێک هەبوو لە قسەکانی من و جەناویە من پێم خۆشە بۆ ئەو ڕاستی بکەمانێ من نەموە بە شێوەیەک لە کەرکوو کە کۆمەڵی ڕوتە دراوە لە نایبزاابتەوە یەکسەر بۆ ئاقیدی من وتم بە پێی کە بەرز خراوەتەوە تا ملازم و ملازمەوەی نەقیب هەتا گەشتۆتە پلەی ئاقیدی بەم شێوەیە کە لە ڕۆژنامەی هاوڵاتیە بۆ بەچاوڕوونیەک بۆ کاک محەممەد کە لە ژمارە 14 ڕۆژی یەکشەمە 4 2012 بەم شێوەیە لە گۆڤاری لە عەفو لە ڕۆژنامەی هاوڵاتیە بڵاو کراوەتوانێ با کاک محەممەد دەگەر ئەوە نەخەمخۆر و دۆسۆزی حیزەکەیەتی دابشێت لێ قسینەوە لەگەڵ حیزەکە ڕوونتر بۆ ئەوەی بزانی ئەو هەواڵە لە شوێ باسی لەگەڵ هاوڵاتیا بڵێت تۆ ئەمە لەکوێوە زانیوە و ئەو جەنابی باسی بوونی کێ بەڕاستی بۆ نەفەسە شتێکی زۆر ناشیرنا و دیارە ئەگەر خۆی دیارە کەسێک وێرە کاتی خۆشی باسی و بێت نازانم بەڵام ئەگەر باوکی پێمان باشە سەرنجی تو یاددارمەوە بەرێزە جێ لێبێ سەرنجی تۆ لەسەر تەوەری ئەمڕۆ مەڵا لەسەر تەوەرەکە من سپاسەکەم دیارە تەوەرێکی جوانەوە بەداخەوە خۆی دیارە ئەو بەڕێزەی کە لە گومرگی ئیبراهیم خەلیل تەنها لەسەر ئەوە نەدواکە ئەمە داهاتێکە ئاچێتە گیرفانی چەند شخصێکەوە بەڵام بەداخەوە لەسەر ئەوە لەو ڕۆژەوە ئەم بەڕێزە تاکو لەسەر زیندانیە ئەمەش بۆ حیزەکەی کاک محەممەد گەڕێتەوە کە لەو ڕۆژەوە ئەم کەسە دەست بەسەر لەسەر ئەوەی کە باسی داهاتی ئیبراهیم خەلیلی کردووە خۆزگە نەکرد داهاتی ئیبراهیم خەلیل هەموو داهاتەکانی کەش بۆ میلەتی هەرێمی کوردستان هەمویان بەعام ڕۆشن بۆ هاوڵاتیان و سوپاسانەکە زۆر سپاس ئازاد لە دیانە
لە قەزای سۆرە نابزانم کاک ئازاد کەرەمکە. سلام علیکم. عەلەیکوم ئەسەلام. دەستخۆشی و بەرنامە جوانە لێکم. زۆر سپاس کاک ئازاد. کاکە بەنسبەت تەورەکەتان بەڵێکانی سەیداکرەم و هەلوێستی پەرلەمانی کوردستان. ئێمە باس بالتحدید باس لە داهاتی گومەرگی ئیبراهیم خەلیل هەڵوێستی پەرلەمانەکەن بالتحدید لەسەرەوەیە. بەڵێ بەڵێ گومانی تێنێ کە قسەکانی سەیداکرەم ڕاستە و هەر لەسەرەوە شخصیانە زیندانەوە چەند لە مێژە هەندەتی نەدی لێ بینەوە قسەی دیکەیە درێتە پاڵ تۆمەتی دیکەیە درێتە پاڵ و بەنسبەت هەلوێستی پەرلەمانی کوردستانیش هەلوێستی پەرلەمانی کوردستان هەلوێستێکی سیاسیە نەک یاسایی هەلوێستی بەڕێ سەرۆکی پەرلەمان کەواتە کە پەرلەمانی کوردستان شوێنی تەشریعات و دانانی یاسایە ئەگەر وەکو توالی سیاسی بێ وەرجەوەندی سیاسی هەوڵ بدا پێت وایە ئەمە ڕەوشەکە بەرەو چاڕاستێکە بە وەکو توالی بەڵێ ڕەوشەکە هەتا ڕێکەوتنامە استراتیژی بەهەبی ڕەوشەکە هەری وێبی دەنا 50 پەرلەمان کو نزانی داخوا ئەو ئەگەر پێشنیاریان نەبی 50 پەرلەمان دی ئەو پەرلەمانتارانش کەسانی یاساییانی تێنە کەسانی قانونزانیانی تێدا خۆ ئەوانش کەسینە ئەوە نینە یعنی کەسانی زانانە لە ڕووی یاساییەوە ئەگەر یاسایی نەبەکو ئەو پێشنیاریان بەرزە کردەوە. بەڵێ کاک ئازاد سپاس هەر ئازاد لە باژارێ زاخۆ دەگەنمەیە کاک ئازاد کەرەمکە باش باشتر دەم باش باشی برا ئەس باشم سپاس کەرەمکە برا نظام گوتی سەیداکرێنی گوتی بەس بۆ خەزینە پارتی دیموکراتی کوردستان چت بەسەر بێژم کەسی هندی نەخوارە سەیداکرێن گەمداڵ ویلا شوێ دەرێ خستی ئەکەر نەگەمداڵ بادڵ جێ خۆ بت کاک ئازاد تۆ بحکمان دێ لە زاخۆ دژی گۆمەرگا ئیبراهیم خەلیل کۆ بێگومان زاخۆ جۆیەکە جیەکێ هاوسنووریەکە نێودەوڵەتیە هەیە چەندێ خەلکێ زاخۆوان هەیە چەندێ لەوەرەوە ئەوە ئیسیفادەوە مەفاژە داهاتێ بێ گومەرگی کردە ئەم گەلە ژێ ڕازینە و هەرێمە کوردستانی عام ژێ ڕازیە بەس تنێ کەس لە ژێ نەڕازی بێ ئەوژی دەل ئەی بۆ پەرلەمانتارên کوردستانیجی پێنجی پەرلەمانتاران داخواست کە یەکولیژنەیە بۆ لێکۆلینێ لە داهاتێ گومەرگێ بێتە پێکانین لێ تۆتە بۆڤان پێنجی پەرلەمانتاران کو فراکسیۆنە کوردستانیژی کوارد و پارتیên دەسەڵاتدار دناودەناوژی بەشدارن گەل و تو بۆ vê çi dibêjî بارگەک هەیە سەید ئەکرەم بدزێ بەس هەکەر سەید ئەکرەم نەگەمداڵ بۆ شوێرە دەتهات بەڵێ سەید ئەکرەم گەمداڵ بی لەو شوێرە دەرێ خستی و پارتی دیموکراتی کوردستان زۆر شوێ ئەوی ڕازیە بەڵێ فاتمە لە شاری سلێمانی فاتمە خان فەرموو ئەم ئێوارەیە و باش هەموو ئێوارەیەک باشتر زۆر سپاسی هەموو کارمەندانی ئێوە ئەەکەم بۆم تەوەرە جوانەی ئێوە زۆر سپاس برای بەڕێزم ئایا داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل بۆ کوێ ئەچێ چی لێیە جاران ئەمانوت گومرگ ئەخەنە سەر خواردن و کەلوپەلە و کاڵاکان گرانیان ئەهێنا بە گران ئەیان فرش بە هاوڵاتیان ئایا ئێستا خۆ داهاتی نەوتێ و داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل هەیە ئایا بۆچی هەر زروف بەرەو گرانی ئەڕوا هەر فەقیر و هەژار زۆرە من بەس ئەو پرسیارە لە پەرلەمانەکەم ئایا داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل و داهاتی نەوتی عێراق بۆ کوێ ئەچێ و چی لێیە بەڵێ فاتمە خان هیوادارین بەرسەوی توش لەو سازیە لەلایەن ئەو سازیە بێگومان ئارام لە ڕانیە کاک ئارام فەرموو ئەو کاتە زۆر برای بەڕێز هەموو کاتێکت زۆر سپاس برای بەڕێز وەڵای پێشەکی دەستخۆشیەوە و تەوەرە جوانت لێ دەکەم سپاس هیوادارم هەموو کوردێکی بەشەڕە هەر چوار پازەی کوردستان بزانێت تاکو ئێستا لەوەتی گومرگی ئیبراهیم خەلیل دروست بووە داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل چۆتە باخەڵی بەرپرسێک تا ئێستا داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل بەڵێ بۆ هەرێمی کوردستان سەرفکراوە یان نا هیوادارم بنە ماڵەی بارزانی باش لەو قسانە بگەن کە تا ئێستا داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل بۆ چ سەرفکراوە و بۆچیان ئەو پارەیە داهاتەکەی بۆ شوێ ڕۆیشتۆ زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیکەشت باوکی جەمال لە ڕانیە الو بەڵێ باوکی جەمال الو
بەڵێ بەڵێ جەمیلێ تەفەرموو. باشی بەڕێز زۆر سوپاس. باشە بۆ دەخەنە ڕوو بۆ پرسی خانی بۆ پرسی کرێسیاتی خەڵک هەمووی مردووە بێخان و بێ ئەوە باشە چکارە و بە ئەوەی ینی گومرجی ئیبراهیم خەلیل ئێوە دەزانن گومرگەکە لەکوێ و چۆنە و چۆن نییە. باوکی جەمال بەڵێ بەڵێ تۆ باسی پرسی خانوو و نظامچیەکە گومرگی ئیبراهیم خەلیل شێکی کە لەو گومرگانە کە داهاتێکی باش هەیە تەنیا بەپێی زانیاریە ڕۆژنامە نووسیەکان لە 6 مانگە 10 ملیار دلار ئالوگۆری بازرگانی لەم گومرگای کراوە کە بێگومان ئەمە داهاتێکی زۆر زۆرە. ئێمە باسی ئەمەکە کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوەی تواڵی. بەڵێ زۆر ڕاستە بەس دەتوانین ینی حکوومەت ناتوانێت ئەو پارە زۆرە بشارتەوە بەڕێز ئەو باسی ئەو ڕێژێت کرد. ئەی بۆ تا ئێستا بۆ ڕای گشتی بەڵاو نەکردوتەوە ئەو پەرلەمان لیژنە پێکێنا و لیژنەی پەرلەمانی شەڕەفز کراوەتەوە کەواتای کرد ناتوانێت بشارێتەوە. بۆ تا ئێستا ئیحسایاتی دقیق نییە لەسەرەوە. بەڵێ دڵنیات دەکەم ئەوە بڵاو دەکاتەوە. بەڵێ ئەنگۆ لەگەڵ ڕێزم بۆ بەرنامەکانتان تا ئێستا لەسەر کێشەی کرێسیاتی و فەقیری هیچ کێشەکتان باز نەکردیە ئللا باسی بەگشت حکوومەتی دادێن. ئێدە باشە لەو بەگشت حکوومەتی دانیان برێ کاکە خەڵک هەمووی کرێسی ئەحسایەکی بکەن لەناو کوردستان بزانە چ خەڵکە کرێسیە. بەڵێ باوکی جەمال گەلێک سوپاس بۆ سەرنجەکانت بێگومان ژیانی خەڵک ئێمە هەر تەوەرێک هەر بابەتێک هەر باسێک زۆر گەرم بێ بە ژیانی خەڵکەوە حتا باسی کرێچیتیمان کردووە باسی فەقیرمان کردووە خۆم باسی ئەوم کردووە بەرنامە ئەو کەسانەیە کە هیچ داهاتێکیان نییە بەرەو چارەسەمە بەردەمای خۆتان هەر کێشێک گەرم بێ بەیەوە بێگومان حکوومەتیش دەستگای جێبەجێکاری یاساکان کە لە پەرلەمانی کوردستان دەرەچێ ئەم حکوومەتە خزمەتی گشتی خەڵکێک کە هەموو پرۆژە خزمەت گوزاریەکانی خەڵک دابینەکە کەواتە گرنگانی ژیانی خەڵکی هەمووی لە چارچێوەی سیستەمی ئەم حکوومەتە دیاریەکرێت. بەڵێ بەڵێ تەماشاوانە نێجا لە ساڵێن دەستپێکا ساڵێن 2000 لە باژارێ زەخۆ خۆپیشاندانێکی گرسەیە هاتە لە دارخستن ئەف خۆپیشاندانان ئەف خەڵکی دناوە خۆپیشاندانە دەبەرهەب بووی ji ber هەندێک وەکو ئەوان هەنگی گوتی کو گومرگای ئیبراهیم خەلیلە هیچی سیفادێکیوان تێدانینە خەڵکێ زاخۆ دناوە vê گومرگەیە تەنانەت وەکو فەرمانبەرجی نهاتنە دامەزراندن خۆپیشاندان سازکردن و سەر vê گومرگێدا گرتن و لەوی دەمیجی زرار گەاندنە گومرگێ ji ber wan sedemê ku me behs kirin. Belê dastan li Kerkûkê dastan xan fermû. ئەم کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشیمتەوە لە جوانە دیەکەم. زۆر سپاس. من دەستخۆشی لە پەرلەمانەکەم کە بێداچنەوە بەم شتانە ئاکاو کەسێکدا ئەکرم کە لەسەرەوە جویا کە ئەو داهاتی ئیبراهیم خەلیل بۆ چۆوە تاکەی گەنبەڵی کاسێکدا ئەکرم کە ئەو گەنبەڵی لە خۆی کرد و خیانەتی لە حکوومەت کرد. هیوادارم پەرلەمانی بەغداد پێداچنەوە بۆ بکە ئەم نەوتی تێکرد بۆ چۆوە بۆ دیسانی چێوە ئەگەر بە حەقیقەت بڵێ ڕۆژی چەند هاوڵاتیە چەندی بەرەکەوێەوە بەنی نەوتەوات و تا چایانە فەقیرێ بۆ تا ئێستا هەر بۆ دیسانی خۆیان بووە ئەگەر پەرلەمانی پێداچنەوە بەم شتانە بکات هیچ گەندەڵی نامینێ. بەڵێ شوان لە گەرمیانەوە کاک شوان فەرموو. کاتێ باشکارە هەموو کاتێکت سپاس بۆ تەوەرەکەتان. سپاس بۆ بەڕێزت. بەنسبەت داهاتەکانی هەرێمی کوردستان ئێستا هەموو یەکەرێتەوە بە حکوومەتی عێراقی. بەڵێ هیچ داهاتێک بۆ کەسێک یان بۆ لایەنێک نییە لە هەرێمی کوردستان هەمووی بە حکوومەتی عێراقی ئەگەڕێتەوە حکوومەتی عێراقی سەرپەرشتی دەکات. کەواتە بۆ لە پەرلەمانی کوردستان لەجنە پێکێنرێ بوو بە داداچوونی ئەم کەیسێکە تا ئێستا وەکو خۆیان ئاڵێن کەیسێکی ناڕۆشنە نازانم ئەم داهاتە بوو چێ و لوچون چون سەرفەکە حتا لە ڕۆژنامە نووسەکانیش گەلێ جار سەردانی گومرگی ئیبراهیم خەلیلەکەن بۆی بتوان زانیاریان دەستکەوێت لەسەر داهاتی ئەم گومرگە شێوازی معاملەکردن و سیستەمی ناو ئەم گومرگە بە هیچ شێوەیەکی زانیاری نییە تەنیا زانیاری لەسەر ئەو کەلوپەلانەی ئێکسپایر ئەبن بە ڕۆژنامە نووسەکانەدەن. ئەی تو بۆمە چاڵی بەڕێزیان دیارە ڕێزمەیە دیارە و ئەندام پەرلەمانانە زانیاری باشیان لا نییە کە داهاتی گومرگانی کوردستان بۆ چۆ گەڕێتەوە. بەڵێ کاروان لە هەولێرەوە کای کاروان فەرموو. کاروان پێم وایە پەیوەندی کای کاروان پچرا. بەڵێ تەماشاوان نێجا ئەوە نوکاین دەبینن ئەبە دەرگەهەیە ئیبراهیم خەلیل دەرگەهەیە سنووریە گۆمرگا ئیبراهیم خەلیلە
کو بێگومان ئەف سیارên هین dibînin bi rojane bi sedan seyarên an ku trombêlên barhelger dihên Herêma Kurdistanê û li Herêma Kurdistanê diçin barhelger li hemû kelûpelan sûtemengî li her tiştekê bi heta li rêvîngan jî rêvîng ku li derve dihêne Kurdistanê û dihêne deverên dinyên Iraqê li ver diçin bû Tirkiye li wir bû gelek welatên din hat nûçûneke pir qerebalix li ser Gumrga İbrahim Xelîl heye. Osman Şeqlawa. Kayek Osman fermû. باش برێز من باشم سپاسێکم. ئێوارەت باش. باشتر بوو بەڕێزت. وەڵاهی ئەمن دەستخۆشی لە تەوەرە جوانەکەتەکەم. سپاس. زۆر سپاسی کەناڵی هێنارتێکم. بەس ئەمن بیرۆچینێکمێ بۆ خەڵکی سلەیمانی بە تایبەتی ڕانی و چارقۆن وزانە کە دایم هێرشەکانیان بۆ ماڵی بارزانیە بن بەڕاستی شتێکی حەی بە و ینی شارستانیە. بۆ هەر شتێک نەبی بۆ بنەماڵی بارزانانی باش ئەدی جەڵال تابە تاڵەبانی چی ئەدی باوان بیرێک لەو ڕێگەڵبانی خۆیان بکەنە بزار ڕێگەڵبانیان چۆنەوە بۆ هەر شتێک نەبی بۆ ئەوەی یعنی هەر بنەماڵی بارزانانی بازانانی خۆ بنەماڵی بارزانانی دژمنی کوردستانینە ئەگەر بازانانی نەبا ئێستا کوردستان حاڵی بۆ ئاڵە ناگەیشت ویان نا ویان نا بەڕێز کاک ڕاگەشت ئەوی تریش سەرنجی خۆی گەیشتە ئازاد بسەرن تۆ سەرنجی خۆ من ڕای نیمە لێرە بەشتێکی جوان ئێمەی کورد هەتا هێرش بەرەو سەرکردەکانمان بین فێرە هیچ نابێت دەبێ ئێمە پاڵپشتی سەرکردەکانمان بین و دەفعیان بکەین بۆەوەی کاری باشتر بکەن نەک هەر گیان شێن و دایم گیان شێن و بەڕاستی ئەو شتێکی جوانە داوا لە خەڵکی کوردستانەکەم بە تاوێکی ویژدانەوە لە سەیری یعنی بنەماڵی بنەماڵی کاک عوسمان لە شەقڵەوە سوپاس و پەیوەندیکەت بێگومان هەر کەسێک پەیوەندی بکە ئازادە لە چون سەرنجی خۆی نیشان بدا ئێمە لێرە ڕایی لەسەر هیچ تالیقێک و هیچ سەرنجی هیچ کەسێک نادەین پێشمان باشە زۆرترین بیرۆ بچنی جیاواسە بێ ڕاجوێست لە پیرەمەگرۆن کاک ڕاجوێست فەرموو باش بەڕێزم باشتر بوو بەڕێستان وەڵام لەسەر داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل وەڵام ئەمە پشتڕاستکردنەوەی قسەکانی سەیدەکەم بوو کە پەرلەمان ئەو داوای پەنجا پەرلەمانتاری ڕەتکردەوە هەروەها لایەکی تریشەوە بێدەسەڵاتی پەرلەمانی کوردستانی سەلماند کە هیچ دەسەڵاتێکی نییە لە کوردستاندا بەڵام سەرۆکی پەرلەمان و وێنەی مەلا مستەفای بەرزانی لابردا بەڵکو دەبووە لە سەرۆرسامانی گومرگی ئیبراهیم خەلیلی پرسیار چونکە وێنە هیچ شتێکی تیانە تاوەکو لای بێیان داگیری بۆ ئەمە بێدەسەڵاتی پەرلەمانی کوردستان ئەمەوە سەلمێنێکە بنەماڵەیەک لە کوردستاندا دەستیان بەسەر گومرگێکی گەورەدا کردووە کە ڕۆژانە پارەیەکی خەیاڵی هەیە ئەم گومرگە ئەگەر ئێمە سەیرکەین لە ساڵانی نەوەتەکانە یەکێتی پارتی لەسەر داهاتی ئەم گومرگە شەڕێکی ناخۆیان نایەوە کە دنیا خەڵکی یاسوماوەی 400 شەڕیان کرد لەسەر پارە و داهاتی گومرگی ئیبراهیم خەلیلی بوو بۆیە پێم باشە کە خەڵکی کوردستان بێدەنگ نەبێ لە ئاسی ئەم گومرگە بەڕاستی ئەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەمە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە و دەستخۆشی یەکەم بۆ تەوەرەکە و زۆر بەڵێ کاک ڕاگەست سپاس بۆ سەرنجی بەڕێزیشت هێمن لە شاری سلێمانی کاک هێمن فەرموو کاکام کاتەوە باش بەڕێکە هەموو کاتێکت بەرەز من هێمن سەرایم لە گەڕێکی کارەدەوشکەوە تەمە ڕۆژان زۆر خۆشحالین هاوڕێی بەردەوامی بەرنامەی ئەمەی جەنابەت فەرموو بەرەزگای من حەزەکەم بەڕاستی لەسەر گومرگی ئیبراهیم خەلیل قسە بکەم ئەزانی چۆنە کاکە ئەم قسە ئەوەتی ئەو بەڕێزەی کە ژیراوە نازانم ناویتی ئەوەی کە لە سەید ئەکرەم تەمەن سەید بەڵێ سەید ئەکرەم کەوا گوایە پاراستنی پارتی گرتوێتی نازانم دەنگێکی وا هەیە ئەمە هیچ پەیوەندێکی بە پاراستنی پارتی و نازانم ئەمە تەمەن ئەم کەیسە پەیوەندی بە محکەمەوە هەیە ئەمە بە حکمیەوەی ئەم کەسە بە حکمی ئیبراهیم خەلیل بووە بەڕێوەبەری ئاسایش بووە بەڵێ نانەمە بەسم سەید ئەکرەمە بەڵێ سەید ئەکرەم بەڕێوەبەری ئاسایشی گومرگی ئیبراهیم خەلیل بووە لە ساڵی نەوەتەکانە بەڕێژان ئەم کەسە تەمان ئەوەلیاتی گومرکی لام لەوێ بووە کۆمەڵە زانیاری بڵاوکردێتەوە وەختی لە ڕۆژنامەی هاوڵاتیە ئەلە گومرکی ئیبراهیم خەلیل بۆ کۆمەڵە بەرپرسی پارتیەڕۆکە کە ئەمە تەنها ئیدعایەکی معارضەیە ئەم جۆڵەنراوە تەنها بۆ تەماشاکردنی ڕای گشتی کە تەنها بستنەوەی گۆڕان و کۆمەڵە لە سەرکردەکانی ئەم سیناریۆیان دروست کردووە بەڵێ من حەزەکەم من خۆتان پێ بناسێنم من هێبن سەرایم لە گەڕێکی کارەدەوشکەوە من شەرم ناکەم من زۆر قسەحەکەم بەڵێ کاک هێمن سەراوی لە گەرەکی کارێزەوەشێک لە شاری سلێمانی گەلێک سپاس پەیوەندێکت بێوار لە باژارێ زاخ و کاک بێوار کەرم کە مرحبا برا سەرچاوت من باشی ئەس باشم تو چاوای
بس هو يسجل كرم بس يا برنامج دست خوشی برنامه کم بله برا گمرک ابراهیم خلیل راست از اخوا بله فاحش تشتک بوز اخونه گستکرن اشتری گندگی دی چه حتی گمرک حمید حسن شورعته ای دهات اجبلی شارعی اجبلی تصادهات و گمرگی گلو بو خلک زاخو بشوان هيا لآبادان کرنه لپروژه خدمت گزاری نخیر اولش نینم نه پروژه خدمت گزاری هیچ نیه بو زاخو ای خلک زاخو هيا چند دهات نی تعیین کرن دنوا و گمرگی دوا كنتو لزاخو خبر دی خدا به وقتی مظاهرات گیرین شنگی ورا یا کدی بند دست زاخو اول وقتی تو که چه کسی تعیین بی بله پاوروگا باشه حتی رودا که باشه بله او گلک سپاس که بیار لزاخو سامی لدوبس که سامی فرمو ایواره باش برا باشتر بو تو زور سپاس دست خوشیم تبرزانه لیتم گلک سپاس فرمو براستی من زور سپاسی کنالی NRT کم بو اوی یعنی کۆمەڵێ کێشە و مەشاکل و مەسەلەن ئەو شتانەی باس کردووە بەڕاستی دەستخۆشی لەم بەرنامە جوانانەتانەکەم پێویست ناکە ئاوارکێمە لە خزمەت داین بەڵێ زۆر سپاسانەکەین بەڕاستی وەکو داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل وەکو گوتان زۆر باس کرا بەڕاستی جێم ڕاگرت بوو هاتە مەسەلەن چەند ساڵێکە ئەو گومرگە هەیە لە پاش نەوەتیەک و ئەوانە دامەزراوە لە دوای پرۆسەی ئازادی کە جارانی خۆمان نەوەتیەک لە دوای ئیتفاقەکە بەڵام هەتاکوی ئێستا یعنی کەسێک سوودمان نەبووە لەو پرۆژەیە وەکو بڵێن لە ساڵی لە دوای ئەوم گەڕانەوەمان کە مەسەڵەن هەموو ڕامان کرد بۆ ئێران و بۆ وڵاتەکانی دیکە گەڕاینەوە کە سوودمان نەبوو بەڵام کورد لە ناوچ بووە هەمووی بە فیشێک درا و مەسەڵەن کۆمەڵێ دەبابە لە 96یان پێهێنا بۆ ژیانی کوردەکانی شاری هەولێر و بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ ئەمانە بەڵام تاکوی ئێستا هیوادارم لە ئێستاوە مەسەڵەن خەڵک لێ سوودمەند بێ نەک حەزب بووم بنەماڵە لێ سوودمەند بن سپاس گوڵزار لە شاری سلێمانی بەڵێ ئەم کاتەوە باش هەموو کاتێکت گوڵزار خەفەرموو خۆشی بەرنامەکە و لێکم زۆر سپاس برای بەڕێزم 4 ساڵ ئەو شەڕی براکوژێ لەسەر چی بوو لەسەر برایم خەلیل نەبوو یعنی تۆ ئەتەوێ ئێستا ڕاستی و دروستی برایم خەلیل بۆ ئێمە خەنە ڕوو بەڵێ قەت ئەوە نابینی ئەی بۆ لە ئێستادا حکوومەت یاریمی کوردستان هەیە و لە ئێستادا حکوومەتێکی یەکگرتو هەیە بێگومان شەڕی براکۆژی خۆشبەختانە نەماوە و پەرلەمانمان هەیە و پۆزیسیۆن تایە و باس لە شەفافیەت و شەفافیەتی دەسەڵات و داهاتەکانەکە ئەی پێت وایە لە ئێستادا تا چەند گرنگە لە هەموو ئاراستەکانە بەدواداچوو نەبێ ئەوە نییە سەرۆکی پەرلەمان ڕەفسی کردووە 50 پەرلەمان تا لەسەر چینی کردو ڕەفسی کردووە قەت باوەڕ ناکەین بیخەنە ڕوو ڕاستی و دروستی و داهاتی برایم خەلیل ئەم خەڵقا بێ حەز هاوەڕێ بێت هیوا لە چەمچەماڵەوە کاکیوە فەرموو ئەلو ئێوار باش بە قوربان باشتر بوو تۆ زۆر سپاس بۆ ئێوە و دەستخۆشیتان لێکم سپاس برا جوانەکە من نامەوێت شتێکی ڕاستەقینە بڵێم ئەمێ حەزەکەم لە ڕێگەیان بەرنامە ئێوە شتێک بخەمە ڕوو بۆ هەموو گوێگران ینی من لەو قەناتەی بە قەناتی خۆم شتەکە واقعیشە ئەم بەرنامانی جەنابتان و گۆڕان و پەیام و سبێتە کە دەست پێکا و ئەکرێ ئەم شتانە بەس بۆ دژاتی پارتیە وەڵڵاهی هیچتان ڕاست ناکەن بەس هەموو کۆڕ و کۆبوونەوە مزاحەت دژاتی پارتیە و دژاتی پارتیشەکان یعنی ڕۆژێ نەمدیوە باز بەرنامەی بکەن باز ئێمە ئێلا ئیبراهیم خەلیل سەرۆکی هەرێم هەنێشتەکەن عیبەکاکە با پێشتان بڵێم یعنی هەنێشتەکە ڕێزمێ بۆ ڕۆبێکی خەڵکی سلێمانی سێ ڕۆبی عیبە هەنێشتەکەنە منافەکە هەی وەختیەوە ماوە حد پارتی بابێ هەموو دژاتێکە بە دژاتی پارتیە پارتیش بەحرێکە بەدەمی هیچ سەگی پیس نابێ بۆ ئاگاداری کاکیوە من ڕێگام بە توودا باوەزی خۆت قسەت کرد بەڵام تکایە با من و تۆ لە یەکتر بگەینەوە و تەشهیر و هین نەکە ئێمە تەلەڤیزیۆنێکی سەربەخۆی کوردینە عاتفیەتمان لەگەل هیچ لایەنێکی سیاسی نییە هیچ ئاراستەیەکی سیاسی دیاریکراویش ئێمە تەوجیه ناکە بۆ ئیشکردن بۆ کارکردن ئێمە باسی پرسە ئەساسەکانەکەین ئێمە بەشێک نینە لەو تەلەڤیزیۆنەکانی دیکە لەگەڵ ڕێزم بۆ ئەو تەلەڤیزیۆنانە ئێمە تەلەڤیزیۆنێکی پرۆفێشنالی کوردی سەربەخۆینە
نینە بوو یەروەح داسەکانەکە خۆی ئەگوێزینەوە بەبێ دەستکاریکردن هیچ بەرژەوەندیەکیشمان لەلایەنە هیچ داهاتێکیشمان نە لەلایەن حکوومەت و لەلایەن هیچ دام و دەستگایەکی فەرمیش نییە پێم باشیشە ئێمە پارتیش حەزبێکی سەرەکی کوردستانە و ئەو پەری ڕێزیش لێگرین و ئەو پەری ڕێزیش لەو هەموو قوربانی خەباتە نەگیرین لەوانەیە بەشێک لە عایلەی ئێمە لە کەسوکاری ئێمەش تا ئێستا ئەندامیە و ئەو حەزبە بنێمە بودەجاتی هیچ حەزبێک کار ناکەین ئێوە جەناب دەڵێ ئێمە بێلانی پرۆفیشناڵین کاکە من بۆ نمونە باڵگەمێکە لەو فترەی پێشوە لە راپۆرتێک خوێنەوە کە جەنابتان لە بەرنامەیەکی ئەمەی مەلاکرێکارێکی 150,000 هەدیەتان لە ئیسرائیل بواتەوە براکەم ئێوەڵێن بێ بێلانین خەڵکی گوێ ئەو بەڵگەیە کاکێ هێوا پێمان باشە ئەو بەڵگەیە ئەگەرا بێ بەدەستی ئێمە بگەین کاگەی مەش کوێرنین وەکو ئێمەش خەڵکێکی هینین و دڵسۆزیم کورسانین و هەنیش شەزانی براکەم عیبە دژادی پارتیە هەموو شتێکتانە دژادی پارتی عیبە بەسەکاری منافەسم نافەکە سەکاریە کاکێوا ئەو بەڵگەی لە لای تا پێم وایە کرد بۆ ئێمە بینی بۆ ئێمەش بۆ ڕای گشتی بەڵاو بکەینەوە ئەگەر بەڵگە لای بەرنامەیەکە کە ئیسرائیل 150,000 هەدیە بۆتان نادە ئێوەکە بەکرێت کاکێوا گیگارە کاتی زۆرم بە تودا ببورە تا زۆر سوپاس پەیوەندەکەت کاتێکی زۆرم بە تودای باوەزی خۆشت قسەت کرد چەندە قسەی توزی تەشیریشتیا بوو بەس گرنگەوە سەرنجی خودگەین گرنگەوە بەڕێزان کە ئەو مەجاڵم بە هیوادا گرنگەوە بزانن کە بەرنامەکەمان بەرنامەی خەڵکی کوردستانە بە هەموو بیر و بچونە جیاوازەکانەوە قەیناکە بە خەڵکی کە بێ تەشیریشمان پێ بکات یادی قەیچێکە سیروان لە شاری سلێمانی کاکەم کاتە باش هەموو کاتێکت بەڕێزی فاسرەکەم هەڵا بەپرسی ئەم داهاتی کە تۆ ئەڵێ ئەمەی داهاتی گومرکی ئیبراهیم خەلیل بەڵێ ئەو بەرپرسێکە گرتیان دێ ئەمری حاکم ئەشهد ما بالله ئەوە ڕاز ڕۆی بۆ یەگرتیان ئەنجا ئەم برادرانی کە باسیڵن ئەگەر بەرداری نەبیە خەڵکی کورداوە وەزعیوانە ئەشهد ما بالله ئەگەر ئەو نەبوایە بەرزانی وەڵی خەڵکی هەموو کوردستان وەزعی باشترە بوو سپاس پێمان باشە بەڕێزان پێمان باشە ئێمە باسی پرسێکێکیان پرسێکی لە پەرلەمانی کوردستان و گوتوبێشە لەسەر کراوە پێشتر بەرپرسەکانی ئەم گومرگیا قسەیان کردووە ئەم گومرگەش گومرگێکی ئاسانیە دەواازەیەکی حدودی نێودەوڵەتیە داهاتێکی خاوەن داهاتێکی زل و زەبەلاحی زۆرە ئەم داهاتە بچی ئەروا بۆچی ئەروا بوو پەرلەمان لیژنە پێکێنەوە ئەم لیژنەیە سەرۆکی پەرلەمان بە نایاساییدانەوە بوو بە دوواداچوون بوونەکە پەرلەمان کە بەرسەرین دەستگای یاسادانە لەم هەرێمەدا بەڵێ دایکی دانار لە شاری سلێمانی بەڵێ دایکی دانار ئەم کاتەوەش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە و لێکم گەلێک سوپاس بەڕێزم تۆ جەنابەکە یەکێک تەلەفۆنەکە قسە بە سەرۆک بەرزانی ئەڵێ تۆ نابێ ینی ئەو قسەیە قوبوڵ بکەی حەقە تۆ بڵێ قسە بۆ سەرۆکانە مەڵێن ئێمەش هیوادارین سەرۆک بارزانانی سەرۆکی هەرێمی کوردستانە ئێمەشەکو کوڕی ئەم هەرێمە ئێمەش ڕێزی زۆرمان بواە بێگومان مەسعود بارزانانی بە دەنگی خەڵکیەوە بە سەدا زیاتر لە 170 دەنگی خەڵکی بتە سەرۆکیاری ئیتر خەڵکە چی بکە ئێمەش هیوادارین کەس تەشیر نەکە بەڵێ دایکیدا برایم خەلیلش خۆر بنەماڵی بەرزانی نان خواردووە هەموو مەسئولەکان خواردووانە دوای ئەوەش ئەوانەی کە پەیوەندی ژەکەن ئەوانە ژەگەر لێ بن هەرەی خۆن بەڵێ وانە بەڕێزم ئیترەوە سەرنجی خۆتە بەڵێ دایکی دانەر سوپاس بۆ سەرنجی بەڕێزی شتە دوایەم ناوبەرە لەسەر هەمان تەوەردێ بەردەوام بین دووبارە سەڵاو بەڕێزان سلێمان جەرجیس وەکو خۆی ئەلێ وەکو ڕۆژەمان نووسەیەکی ئەڵێ زۆر گرنگە پەرلەمانی کوردستان و کۆدەمەزراوەیەکی شەرعی هەڵبژێردراو لەلایەن خەڵکەوە لە هەموو پرسەکان بێدەنگ نەبێ و داکوکی لە مافی خەڵک بکات بەڵام بەداخەوە زۆر جار باوی تەوافقی نێوان فراکسیۆنەکانەوە ئەمان نەبینراوە هەروەها محەممەد داڕاش ئەڵێ بەس گومرگی ئیبراهیم خەلیل نییە کە داهاتی نازانانی بەرکو ئەو کێشەیە هەموو عێراق و کوردستانە خۆزگە بەس گومرگی ئیبراهیم خەلیل باە ئەی پارەی ئەو کارەبا داڕات بوو گیرفانی کێوەکو خۆیاڵێ هەروە تاقانە چاربۆتی دەبێژە هەموو پارەی گومرگی ئیبراهیم خەلیل دەچێتە گیرفانی بەرپرسانی پارتی وەکو خۆیاڵێ بێگومانەوە سەرنجی خۆیەتی بەڵێ تەمەشەوانە نەجا هەروەها باوکی هێلیا لە شاری سلێمانی بەڵێ ئەلۆ بەڵێ باوکێ لە فەرموو ئەم کاتت باز بەڕێزم هەموو کاتێکت زۆر سپاس دەکەم وەڵام من سەرنجم لەسەر ئەو بابەتی ئێوە ئەوەیە بەڕاستی یەک داواکاریم هەیە لە خەڵکی کوردستان بەعام
کە لە مۆزۆیەک ئەڕوانن بە چاوێکی تەسکی حیزبانەوە لێ نەڕوانن بە چاوی ئەوە لێ بڕوانن کە ئەم مۆزوعات کاچەنێک لە خزمەتی کوردایە و حەقیقەتەکەی لەکوایە بەڕاستی ئەوەی کە من ئەیبینم لە ڕۆژنامە و لەو شتانەیە کە لەسەر گومرگی ئیبراهیم خەلیل باس ئەکرێت ئێمە نەمان بینیوە لەسەر داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل پرۆژەیەک دروست بکرێت لە هیچ شوێنێکی کوردستانە و تا ئێستا لە هیچ ڕۆژنامەیەکیش نەمان بینیەوە کە داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل بڵاو بکرێتەوە کە بڵێ ڕۆژانە ئەوەنەی هەیە و ئەچێتە فلانە سندوقەوە و وەزیری دارایی بۆ فلانە شوێن سەرفی ئەکا یا بۆ فلانە وەزارەت ئەینێرێ ئەنی بەڕاستی بە تایبەتی داواکارم لە بەڕێزان ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان ڕجاءن بە چاوی تەسکی حیزبانە و بە عاتفی لە مۆزوعە بیر نەکەنەوە کە بەڕاستی ئەگەر من کە ئەندامی پارتینیم زوڵمم لێکرابێ ئەو دووجار زوڵمی لێکراوە چونکە بەڕاستی پارتی حیزبێکە لەسەر داهاتی ئیبراهیم خەلیل و لەسەر داهاتی کوردستان بۆ بە دەوڵەمەندترین حیزب لە شەرقی ئەوسەتا بەڵێ باوکێلیا بەڵام نابینین هیچ شتێک کرابێت بۆ کورد بەڵێ باوکێلیا گەلێک سپاس پەیوەندەکەت هەڵۆ لە ڕانیە کاک هەڵۆ فەرموو ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و دەستخۆشی هەڵبژارنی تەوەرەکە لێ یەکەم گەلێک سپاس ڕاستی من یەک سەرنجم هەیە ئەگە بنە ماڵی بارزانی ڕێگە بدەن داهاتی ئیبراهیم خەلیل ئاشکرا بکرێت من ڕایم وایە هیچ ئەوەیەکی نەبێ هیچ ڕەتکردنەوەیەکی نەوێ بۆ ئەوەی کە داهاتەکە ئاشکرا نەکرێت تەنها داهاتی ئیبراهیم خەلیل لەلایەن پارتیەوە نەماڵەی بارزانیەوە بۆ خۆیان دەستیان بەسەر داگرتووە دەنا یەکێتی هیچ لاریەکی نییە لە ئەوەی ئەوە داهاتی ئیبراهیم خەلیل بکرێتە بەر ڕای گشتیەوە بۆ بەڵێ باوکی ئارش لە هەڵەبجە باوکی ئارش فەرموو کاکەم کاتەوە باش هەموو کاتێکت زەحمە دەبێ بە نسبەت ئەم بەرنامانە کە جەنابتاندایە بەزیێنن حەج بەردامەیە بێ هەچ بیر و بۆچوونێک بێت بەڵێ جەنابتان مەسەلەن ئەو لێ ئیبراهیم خەلیلە کابرا مەسەلەن بۆ نمونە باسی مزارەکەین کابراک لە لای خانەقا کوژایەوە هەلقی شواب شارەیان ئێوە چون حەج بەرنامەدا بەزیێنن هەر باسی پارتیە ئەم جامەیەک دومینیشی هەر شتێک لە بەرژۆندی خۆتان نەبێت یاسەر ئەیبرن و قەدەیەکەن ئەمە دوو من بۆشتانی سپا دەکەم کەناڵەکەتان سەربەخۆ نییە ئێوە لە گوندی ئەڵمانی ئابەدە شاسوار ئایدی ئێرەخان و باغێڵە ئەم پارانە هەمیلیۆ بۆدان سەرفەکرێ باش ئایا تا ئێستا بەرنامەیەکتان لەسەر ئەو ڕاستکردووە بڵێن ئێمە ئەی بۆ ئیسپادی ناکەمە میلەت ئەو شتانەی هەتانە با میلەت بیبینەکەیەوە کەناڵێکی سەربەخۆ من بۆ ئیسپا دەکەم تەواو باوکی ئارێش تەواو کەواتە نە ببوورە کەواتە ئەوەی تۆڵەی پێچەوانەیە ئەوە ڕێگان بە تو داتە شیر بە کەناڵی ئێمەکەی لە لای خۆتەوە بەڵگەیانی لەسەرەوە کە کەناڵی ئێمەی چیە و چێنە طبعا گرنگ نییە بۆ ئێمە خەڵێکی بڵێ کەناڵی گرنگەوە ئەدای شێمە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە فعلەن کەناڵێکی ئازادی سەربەخۆی ڕێگە بەو کەسێکەدا باوکارش بەڵێ سوپاس باوکی ئارێش ئێمە لەبەرەوە باسی گومرگی ئیبراهیم خەلیلەکەن لەبەرەوە ئەمە کەیسێکە لە پەرلەمانی کوردستان 50 پەرلەمان داوایان کردووە کە بە داداچوونەکە لەبەرەوە باسەکەین پێشتر بەڕێوەبەری ئاسایشی گومرگی ئیبراهیم خەلیل لە یەکێک لە بەرنامەکانی ئێمەیە هەندەی بەڵگەیە نادەرەوە گوت من ئامادەم لە بەردەم دادگاش ئەمە بسەلمێنم کە ئەم گومرگە داهاتی بچیاروە حتا دەستنیشانیشکیش بچیاروە لەبەرەوە ئەم کابرایە تا ئێستا لەسەر ئەم کەیسەیە لە سجندایە و بۆ چەندین دادگا بە کەفالەتیش مستعد نەبوون ئەم کابرای ئازاد بکرێ ئەمە لەبەرەوەی کە گومرگی ئیبراهیم خەلیل دەواازەیەکی نێودەوڵەتیە گومرگێکە داهاتێکی زۆری هەیە پەیوەستە بە ژیانی گشتی خەڵکەوەی گرنگە خەڵک بزانێت لەسەر ئەم بابەتە نەک تەنیا ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەندامانی فراکسیۆنی هێزە دەسەڵاتدارەکانیش لەسەر ئەم کەیسە قسایکەن ئێمەش بڕای گشتی ئەم کەیسە ئەخەینە بەرچاو قسایکەن ئێمە تکایە بەڕێزان تکایە ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان لەو پەریچە بۆ پەری ڕاست ڕاو پەری ئەلمانی بۆ پەرینەتەوەی ئێمەش کۆریان گەلەینە هیواداریشی هەر کەسێک پەیوەندی بکە باش بەشەیەکی منطقی باسی بابەتەکە بکە باسی تەوەرەکە بکە بەبێ تەشیر و بەبێ ناوێنانی هیچ بنەمالێک ئێمە زۆر ڕێزمان هەیە بۆ بنەمالی بارزانی بنەمالی تاڵەبانی بنەمالی هەموو بنەماڵەکانی کوردستان لە هەر چارپاچە گەلێک سوپاس ڕێباس لە شاری سلێمانی ڕێباس فەرموو کاکارم کاتە باش هەموو کاتێکت
کاگا کاتکان یەکەم خۆ تێک نین بە قسەی ئەو برادرانە ناسایە پێم باشە ئەو کەسەی شتێک لە دلی هەبێ بێنێتە دەرەوە زۆر زۆرمان پێ باشە دڵمان سنگمان فراوانە کاک ڕێباز فەرموو بەرنامەکەتان جێگاکردە لەڵووی هەموو کەسێکە بە قسەی ئەم داولات دڵێ هیچ شتێ نەکات پێمان باشە ئەوانیش بەشداری بکەن زۆرمان پێمان باشە ئەوانی سەرنجی خۆی ئەوەی کەسەی هەر سەرنجێک هەبێ با بڵێ مشکلە نییە بەڵێ کاگا کاتجان خۆی ئەو قشتەکە دیارە لەبەرەوەی دارایی تا ئێستاشی نەگرتوتەوە دوو ئیدارەیە لەبەرەوەی پەنجاب پەرلەمانتار دەنگیان ناوە کە بێپشنەوە لەگەڵ گومرگی ئیبراهیم خەلیل بکەیە بەڵێ پەنجاب پەرلەمانتارەکەش نیوەی یەکێتی نیشتیمانی کوردستانی پارتی دەنگی نەیەوە ئەگەر بزانە شتێکی تیانە چۆن نەتوانن دەنگێنەوە بەڵێ کاک ئاکاجان بەس بۆش تەلەفۆنم کرد کە زۆر هیچ شتێ نەکا چونکەوانە هەمووی پارتی بیان ناخۆش کاک ڕێباز ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو لایەنە سیاسەکان ئێمە لێرە لەم میبەرەیە دژاتی هیچ کەسێک ناکەین ئێمە کوڕیان گەلەینە و خەمخۆری ئەوەی کاکاجان خۆیان تێگەیانی خۆیان جێلەکەن بەڕاستی خۆیان سەرنجی خۆیان ئێمە بەرپرسی لە سەرنجیەوان سوور دەزانن کە ئەوانە دارایی تاسایشی نەگرتوتەوە ینی پارەی ئەو گومرگە هەمووی ئەچێتە لای پارتی پارەی ئێرە چێتە لای یەکێتی ینی گومرگەکان هەمووی لەم لای یەکێتیە لەو لای پارتی ینی ئەو کەسانە خۆیان جێلەکەن بەڕاستی بەڵێ کاک ڕێباز سوپاس پەیوەندیکەت باوکی لاوی لە شاری سلێمانی باوکی لاوی باشتر بۆ بەرێستان قوربانیان من باشی لای لەسکەنان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس بەڕێزەکەم وەڵاهی شتێک هەیە با ئێمە خۆمانی لێ هەڵە نەکەین یعنی ئەنئارتی بەڕاستی واقع بڵاوەکاتەوە یعنی شتی ڕاستی بڵاوەکاتەوە یعنی شتێک بڵاو ناکاتەوە کە دروست کراو بێ باشان یەک شت هەیە حەزەکەم بیزانێ ئێستا ئێمە وەکو سایەقی خەتی زاخۆ سایەقی لۆریەکان حەزەکەم ئەمە بۆ ڕای گشتی بڵاو بێتەوە یعنی پارتی چی هینە ئەنئارتی چی ئیشێکی بە پارتی هەیە چی ئیشێکی بە یەکێتی هەیە حەز ناکەمەوە خەڵکەوا بیکاتەوە حەزەکەم خەڵک زمانێکتر قبوڵکردی هەبێ بەڵام ئێستێمە بۆ قسایەکانی خەتی زاخۆ ئەبینین شەوانە ئەیانکەن بە قافڵە ئەو سیارانەی کە لە ئیبراهیم خەلیل دەرەچێ مەسەلەن بۆ نمونە 50 سیارە 100 سیارەکەن بێک و بە قافڵە دەیانەکەن بۆ شارەکان لەبەر چی لەبەر ئەم خەڵکە لە ڕێگانەیان بینێ ئێستا فێری ئەوە بوون کاکە یعنی بۆ بەعزێ کەسێ زۆر قسەکەت بیرەکاتەوە لەگەڵزانە هەری خوا قوبڵ ناکە ئێنئارتیەکە چێتە پارتی یەکێتی ئێنئارتی خەلاتێکی بێلایەنە حەزەکەم خەڵک ئەوە بزانێ کە ئێنئارتی نە پارتیە و نەیەکێتیە و نە فڵانە و نەفیسان بەڵێ باوکی لاوی لە شاری سلێمانی زۆرمان پێخۆشە بەڕێزان کە لەلایەن بینەرە بەڕێزەکانی ئێمە لە جیاتی ئێمە تاکی لەسەرەوەکەن کە کەناڵێکی بێلایەنین بێگومانی شێمە کەناڵێکی بێلایەنین زۆر سپاس باوکی سپاس ئەحمەد لە شاری سلێمانی کاک ئەحمەد فەرموو ئەم کاتەوە باش هەموو کاتێکت سپاس پەیغەمبەر کاکە من لە 95 و 96 لە ئیبراهیم خەلیل طبعا دوو سایدە سایدەیە بۆ زاخۆ سایدێکیش ئەچێتەوە بۆ ئیبراهیم خەلیل ئەچێتەوە بەناو تورکیا یعنی لێرەوە لە سلێمانە تا تاسووجە ئەمە هەر لۆریە لۆریە سایدێکێتەوە مەسەلەن بەناو زاخۆ سایدێکیش ئەچێتەوە هەردوو سەرەکە گومرگی لێسەنێ لە هەردوو سەرەکەەوە حتا نەفەرەچێتە ئەو دیوێتە ئەم دیوە هەر عینەشت گومرگی لێسەنێ لەبەرەوەی 21 ساڵە ئەمە بنە ماڵەی بەرزانەی خواشا تێر ناخوا ئەنجا بۆ چوونی منەمەیە یەکێتی کە شەڕی کرد ئێستا کە شەڕێکەکە دیسا وەستانێتی هەر خوسکی خۆی پێتێرەکە ناز ئیسپادەشی لێ ناکە بەس ئیسپادە لەم پارەی ناکە ئیلا بنە ماڵەی بەرزانی نەبێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش خالید لە شاری سلێمانی کاتمان بەرەو کۆتەیار وەک کاک خالیدێکێ بە کورتی فەرموو ئەم کاتە باشێوارە باش هەموو کاتێکت ئەم کاتە باش ئەم کاتەی بەڕێز باشی زۆر سپاس براجان وڵات پێش ئەوەی ئەو برادرانەی کەوا پەیوەندیان کردکەوا لەسەر ئەوەی کاڵەن ئێوە بەسەر حکوومەتە و بنەماڵەی بارزانیە و نازان چی ئەمانە ئێمە پێمان خۆشە یعنی هەر بەرپرسێکی کە بێ هەر لایەنێکی کە بێ تۆ مادام لە پەرلەمانە قسەی لێ کراوە و لیژنەی پێگوێنرا بێ ئێتر شەر نییە سەر بنەماڵی بارزانی بە مەسئولێکی پارتی بێ بۆ ئەو سەر ئیباتە سەر پارتی تر هەر کەسێکی کە بێ سەر بە هەر لایەنێکی کە بێ ئەو باسی ئۆپۆزیسیۆنەکان کەناڵەکەی بەڕێستان و ئەسپێدە و پەیام و نازانم چی کەێنێن بەداخەوە پێمان باش بۆ کاک خالید قسەکانی خۆی تەواو بکە بەڵام دیارە پەیوەندی کێ پچرا باوکی محەممەد لە بەردەڕەش مرحبا بەڕێز باشی سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین زۆر سوپاس
بەس هەندێک گازدەم لەو ئەوانەی تەلەفۆن دەکەن بەس باسی پارتی دەکەن یان باسی بارزانانی دەکەن بارزانانی فلان پارتی فلان بەس کەس شەخص نەکرد گومرکی ئیبراهیم خەلیل لێ یەک مەسلی پارتی ببیدی هەرنێ بارزانی ئەوێ لە ئیبراهیم خەلیل خۆ بارزانی نییە بەڵێ ئەنگۆ جای باسی پارتی دەکەن شەخص دەکات پەیوەندیەکەی قەپات کردنەوە ونمشي لو قلت هذا دينه او انت تشاهدي بله باوکی محمد حدمانیه پیوندی لسر هیچ برزێک ببرین کە پەیوەندی بکە بە بەرنامەکەی ئێمەوە لە حالێک دەدانبێت کە کەس ئەوی زۆر حالەتی دەگمەنە کەسێک بێت تەشیرێکی زۆر بکە بێگومانیش هەر کەسێکی شازادە چون سەرنجی خۆی نیشان بدا ئەوەش حاشا نەگیرێت کە بەرنامەکەی ئێمە هێلەکانمان کراوەیە ئاشتی لە شاری سلێمانی کاک ئاشتی فەرموو کاکجان چۆنی زۆر باشم سپاس فەرموو وڵی سپاسی کەناڵی هێنا یەکەم بۆ ئەو مووقیفە جوانەی بۆ ئەو ڕاستیانە کە ئیخاتە ڕوو لەبەرەوەی گومرجی ئیبراهیم خەلیل بەدەست چێوەیە ئەوە بەرپرسیانە لی بەدەست چێوەیە چێ ئەیخوا هەتا بنەماڵی بەرزانی ما بێت ببۆرە کاکەشتی پێمان باش کەس ئیسراحەت لە خۆی ناکە ببوورە کاکەشتی سپاس بۆ پەیوەندیەکەشت بەڕێزان پارتی دموکراتی کوردستان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەم حوزبەی موسساتینە ئەم حوزبانە ناوی خۆیان هەیە ناو نیشانی خۆی هەیە و لە پەرلەمان و جودی خۆیان هەیە و لە حکوومەتیشدایە پێمان باشە وەکو حەزب وەکو ناو نیشانەکە بڵێن ڕێزمان هەیە لە بۆ هەموو ماڵبەتەکان سپاس ئەوانەوەیە ئەو شوێنە بەدەست ئەوانەوەیە باڵێ کاکەشتی سپاس بۆ پەیوەندیەکەت کاتمان بەرە کۆتای ئاڕوا بوو بۆرە با کات بە کۆکی ئومێدیش بدەم بزانین سەرنجیاو چوونە کاک ئومێد لە پێنجوین چۆنی برام من باشم سپاس باشی براکەم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێکم سپاس کاکەشت باشە بەڕێزگیان بۆ بێ هەر باسی گومرکی ئیبراهیم خەلیل بێ ئەمڕۆ باسەیە سبەینێک بابەتێکی گرنگترە باسیەوەکەین ئیتر هیچ بەرنامەیەتر نییە یان هیچ گومرکێتر نییە لەم کوردستانە ئیلا گومرکی ئیبراهیم خەلیل نەبێت باس ئێستا لە پەرلەمانی کوردستان باسیام گومرگای کرێ ینی ئێستا تارکیستە سەرمەیە ئەو بەڕێزەی کە گیراوە لەسەر گومرکی ئیبراهیم خەلیل ئایا ئەو بەڕێزە هیچ بەڵگەیەک هیچ کۆمنتێ شتێکی لەلا هەیە کە بیسەلمێنێ ئەم پارێچێتە گیرفانی بنەماڵی بەرزانی ئەو ئاڵێ هەمە لە لای من هەیە ئاخر بە هەمە نابێ ئەمە محکەمەیە ئەو ئاڵێ ئامادەمە بچمە بەردەم محکەمەش لەسەرەوە قسە بکەن آخر نا خۆشت بەدەم نابێ بە بەڵگە بیباتە بەردەم ئەگەر محکەمە نەیسەلمێنێ و ناتوانێت هێشتێک بەدەم بڵێ بۆ باسی گومرکی ناکرێت کە ژێتە گیرفانی یەکێتی بۆ باسی گومرکی سەیرانبەر ناکرێت بۆ هینی ئەو لای کرە پەروێزخان ناکرێت ئەمانە هەموو گومرکی کوردستانین کاک ئومێد ئێمە وەکو ئەرکی ڕۆژنامەنووسی خۆمان کە بەدادەچوونی زانیاریەکانەکەن زانیاریەکان وەکو خۆی ئەگوازینەوە بە تایبەتی لەسەر پرسە گرنگەکان هەر کاتێ پەرلەمانی کوردستان هەر کاتێ لە ڕای گشتی لە ناوەندە سیاسی و یاساییەکان یاریمی کوردستان باسی ئەو گومرگانە شکێت بە تەکید ئێمە ئەویش ئەکەین بە تەواوی بەرنامە جەنابی شت قسەی خۆ لەسەرەکەی بەڵێ زۆر ڕاستە یعنی دڵنیا بە پارتی دیموکرات هیچ پێویستێکی بەوە نییە بۆ زەقیە گومرکی ئیبراهیم خەلیل بخوا پێویستێکی بەوە هەیە کە ئاوەستێتە بەرباس و بەریەکۆڵینەوە ئەو بەڕێزەش لەوەیە چێ هەر لە خۆ شتێکە وتێتی و تازە پەشیمان نابێتەوە لەسەریەوە بۆ یەکە شتێکی تر نییە دڵنیا بە ئەو بەرلەمانەی کە لە پەرلەمان ئەو دەمانەیان ئایا بۆ لەوانی تر ناکۆڵنەوە ئیلا هەرە باز بەڵێ کاکی ئومێد کاتمان زۆر کەمەوە کامەران لە شاری سلێمانی ئەگەر لە ماوەی چەند چرکەیەک دە کامەران کای کامەران بپورە باشتر دەستخۆشیە بەرنامەتان لێکە زۆر سپاس هیواشەکەتان بۆ خوازم گەلێک سپاس سپاس بۆ ئەنجام پەرلەمانەیە کە ئەو داوایان پێشکەش کرد بەڕاستی دەستخۆشیان لێکەین ئەوا درێژشانیانە بەڕاستی توانیان بەڕی پەرلەماندا دەریکەن و ئەوەشم هەیە بۆ برادری لە شەقڵاوە تەلەفۆنی کرد وتی دادەکانی خۆیان باچاکەن کاکە دادەکانی ئێمە بە دەڵابەکانی سوێکی هەفتێک چوون تاغتاناکەێنەوە دەبێت سەرێنێت تەمینێکی باشی بۆ بکەین بەڵێ کاک کامەران ببوورە کاتمان بەرەو کوتایار وەگەڵی سپاس پەیوەندیکێت بەڕێزانم گەلێ خۆشحال بۆین کە دناوا بەرنامەیدا گەلێک زۆر بیرۆبوچنی جیاواسە بۆن زۆر بیرۆبوچنیا بن کە کۆمەڵی خەڵکی شتێک لە ناخیان قەتیس بۆ ئەوە نیشان دەربڕێ پێمان باش بۆ هەموو بیرۆبوچنەکان لە بەرنامەکە خڕانە ڕوو لەسەر پرسی داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل و چارەنووسیان ئەم داهاتە بچێ ڕابوچێ ناڕوا و ئۆ پێکێنانی لجنەیە لە پەرلەمانی کوردستان بەڵێ تەماشاوانە نیجا بێگومان تەوەرەمە لەسەر گومرگە ئیبراهیم خەلیل وەکو دەرگایەکێ
دەرگایەکی سنووری ئەف گومرگە خودی داهاتێکی گەلێکی هەیەنهای گەل و ئەف داهاتە بەرەفکی دچە ئەوە پێنجیان دامێت پەرلەمانی کوردستانی داخوازەوەیەکی دیکەن کا بەرەفکی دچە پەیوەندیەکمان هەیە لە شاری سلێمانی. الو بەڵێ کاک مسلیح. بەڵێ کاک مسلیح لە فریشمە. لا فرێشمە نەک لە فریشمە. بەڵێ بەڵێ ئەوە تاپۆی کوردستان بناو بەم ماری بارزانیە هەتا شەر بەناوان دەبی ببوورە کاکی مسلیح گومرجی ئیبراهیم خەلیل حکومەتی نەکردۆ بنە ماری بارزاندی ببوورە سپاس بۆ سەرخواانە لە تاشە بەردانە بدەن هەتا دنیاشمایە بنە ماری بارزانە ببوورە کاکی مسا ببوورە ئێمە پێمان باشە بەڕێزان وەکو پێشتریشی وتی پێمە ڕێزمان هەیە بۆ هەموو بنەماڵەکان بنەماڵی بارزانیش بنەماڵێکی شۆڕژگیری ملەتەیە و شێخ ئەحمەد بارزانی و شێخ عەبدولسەلام کە لەلایەن عوسمانیەکان لەسەر پرسیکو لە سێدەرا درا و خەوان خەباتێکی دوور و درێژە ئێمە ڕێزمان بۆ هەموو لایەنە سیاسیەکان هەیە بۆ هەموو کەسێک هەیە. علی ڕەش لە ڕانیە کاک علی فەرموو. مرحبا بەڕێز سەرچاوم وەزە چۆنە؟ باشم زۆر باشم. بەڕێز دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەو کەناڵە پیرۆزە ئەو کەناڵە دڵی کوردستانە زۆر سپاس لەبەر ئەوەی بەڕاستی ڕاستیەکان دەڵێ من بۆ خەم سەر لە پارتیم دەبوو پارتی بە هەموو شێوەیەک یارمەتی ملیەتی بدابا سەرنجی ملیەتی ڕاوشاوپارەکەی لێ میلە سرف کردابایە بەڵام یەکێتیش پشتیوانی لێیەکە ئەو برادرانەی پارتی کە مشەوەش بوون بۆیە مشەوەش شتەکان ڕاستە. بەڵێ کاک علی زۆر دای لە بورینەکەن سەرنجی تۆ گەیشت هیوادارم ئەو جارە بەڕاستی لەگەڵ میلەت ببوورە کاتمان یارمەتی میلەت بدەن ئەو پارەیە بەسەر میلەتدا تەوزە بدەن. کاتمان بەراو کۆتاییەوە گەلێک سوپاس بۆ سەرنجی کاکی علی ڕەشیش لە ڕانیە سوپاس بۆ ئەمەوە بەڕێزانێکە پەیوەندی کردەوە بە ئازاد زۆر ئازاد سەرنجی خۆیان نیشانداوە و گەلێک داوای لە بورینەکەن کەوانەی هەوڵانداوە پەیوەندی وەرنەگیراوە هیوادارین تا ئێستا خزمەتی باشی ئەومان کردبێ هیوادارین هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەر.